بەیانیتان باش سپێدە باش ڕۆژێکی باشتان هەبێت و دەستپێکی ڕۆژەکەتان بەباشی بێت. من هاژە غەفورم لە وەرزێکی نوێی کوردستان 24 کوردستان 24 6 ساڵ تێپەڕێرێ بەسەر خزمەتکردنی ئێوەی بیسەر و بینەر. لە وەرزێکی نوێدا بە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم، پرۆگرامی بەیانی 24 کە پرۆگرامەکەمان خۆی لە بابەتی ڕۆژ و هەروەها بابەتی هوەری و هەروەها بابەتی کۆمەڵایەتی و سیاسیش بەگشتی دەبینێتەوە. ئەو بابەتانەی کە ئێمە بۆمان ئامادە کردوون تایبەتە بێ بە هەموو ژیانی ئێوە یاخود هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەمانەوە. لەگەڵمان بەردەوام بن، من و هاوکارم سۆڤان فەرمان هەموو بەیانیت کاتژمێر 8 لەگەڵتانە بین، میوانی ئێوە بین تا بتوانین پڕ زانیاریتان بکەین و هەموو بابەتانی کە ئامادەمان کردووە تایبەتە بە ژیانیەوە پێشکەشتانی بکەین. ئەزانین چەند ڕۆژێک کە باسێوا کرێت یاخود زۆر قسەکرا لەسەر قۆناغی 12 ئامادەیی و خوێندکاران یاخود قوتابیانی 12 ئامادەیی کە چۆن بتوانن بچنە زانکۆکان. کێشە و گرفتێکی زۆر دروست بوو لەسەر ناو هاتنەوەیان و زۆرترین زانیاری درایە خود باس لەوە کرا کە چۆن کێشەی قوتابیان چارەسەر بکرێت. ئێستا ئەمڕۆ تەوەرەکەمان تایبەتەکەین بە ئەو بابەتە بزانین ئایا گرنگە خوێندکار تەنها هەوڵبات بۆی کە کۆنمرەیەکی بەرز بێنێت و تەنها لە بەشە پزیشکیەکاندا خۆی بینێتەوە. گفتوگوی زیاتری لەسەرەکەین دواتر، بەڵام سەرەتا با بە دەستپێکی چەند کورتێک لە هەواڵە گرنگەکان و سەرنجڕاکێشەکان دەست پێ بکەم. سەرۆکی حکوومەت یەرێمی کوردستان زیان لێکەوتوانی شاری زێڕین و گوندی کۆری بەسەر دەکاتەوە و ئاماژەی بۆ دەدا کە حکوومەت یەرێمی کوردستان هەموو هاوکاری و یارمەتیەکی پێویست پێشکەش بە لێقەوماوانی ئەو لافاوە دەکات و بە پێی توانە قەرەبوویشیان دەکاتەوە. ئەمە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان بوو کە بەهۆی لافاوە زیانێکی زۆر بە گوندی کۆری و چەندین ماڵی دیکەش کەوت و حکوومەت یەرێم و سەرۆکی حکوومەت یەرێمیش خودی خۆی کە بڕیاری داوە قەرەبوویان کرێتەوە. هەواڵێکی دیکەمان هەیە خود بڵین تەوەرێکی دیکەمان هەویژەوەیە کە لەگەڵ بەردەوامی 26مین کۆنفرانسی کەشوهەوای نەتۆیە گرتووەکان هونەرمەندێکی ئەڵمانی بە تەل و ئاسن شێوەیەکی گۆی زەوی دروست کردووە. ئەو هونەرمەندە دەڵێ دەمەوێت هەمووان بزانن ئەگەر بڕیارێکی دروست نەدەین خۆمان و گۆی زەویش لەناو دەبین. ئەمەی کە بینیتان پەرفۆرمانسێ بوو لەلایەن ئەو هونەرمەندەوە هەڵبەت بۆیە کە بتوانن وڵاتانی بەشدار لە کۆنفرانسەکەدا گرنگی زیاتر بە ژینگە و پاراستنی گۆی زەوی بن. بابەتێکی دیکەشمان دەبێت باسی واکەین کە کێبڕکەی گەورەی کۆمپانیەکانی جیهان بەردەوامە. دوای چەند ساڵ پارێزگاریکردن لە پلەی یەکەم بوون وەک گران بەهاترین کۆمپانیای جیهان، کۆمپانیای مایکرۆسۆفت پێش ئەپڵ کەوتەوە و بەم شێوەیە ئەپڵ چووە دووەم ڕیزبەندی کۆمپانیەکانی جیهان. سەرەتا با لە بابەتە گرنگەکانی ڕۆژ دەست پێ بکەین. بابەتی هەرە گرنگی ڕۆژ لە هەرێمی کوردستان بارانبارین و لافاوەکەی دوو ڕۆژی لەمەوبەر بوو کە لە هەولێر و سەرۆکی حکوومەت یەرێمی کوردستانیش زیان لێکەوتوانی شاری زێڕین و گوندی کۆریشی بەسەر کردەوە
و ئاماژەی بۆشدا کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هاوکاری و یارمەتێکی پێویستیش پێشکەش بە لێ قاوماوانی ئەو لافاوەکات و بەپێی تواناش قەرەبوویانەکاتەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی شاری زێڕین و گوندی کۆری لە دەوروبەری شاری هەولێر کرد و زیان لێکەوتوانی لافاوی دوێنەی لە هەردوو شوێنەکە و بەسەر کردەوە ڕێشێنی بە هاناوەچوونی زیان لەکەوتوان لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر کردەوە. سەرۆکی حکوومەت وێ ڕای دەستخۆشی لە دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت بۆ بە هاناوەچوونی خێرایی زیان لێکەوتوان ئاماژەی بەوەش کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هاوکاری و یارمەتێکی پێویست پێشکەش بە لێ قاوماوانی ئەو لافاوەکات بەپێی توانە قەرەبوویانەکاتەوە. سەرۆکی حکوومەت دووپاتیشی کردەوە کە بەرپرسانی حکوومەت پێویستە هەمیشە خزمەتکاری خەڵک بن و ئەوەی لە تواناشیانە بێت بۆ خزمەتکردنی خەڵک درێغی ناکەین. بيت كامل نشوف وضعيته هذيش بعد اتعس والله ما عليك هسه ولا حول ولا بعكسه واجب معنا لا رستم لا نزيكا بزانم شي هو مهم حموتان سلامات سلامات بي مالك هم يرام جو إذا هيتنا ما مالك برنا لهريا مهم روح سلامات بي مال سلامات هم يذكر سارينا ما مالنا ما هيتنا ما يا بالسلامة بن زور ما سپاس التي خواهی گری ان شاء الله بتمام خوای پیمان بکری تقصیر نکن ان شاء الله استغفر بين اشخاص سپاس سركم بخير سلام علیکم ما جنابته بريد جناب جنابة بو الحمد لله ايوه هو الساق هو الساق برام هيش بان المهم رحت عن سلامة الحمد لله طيب زياد مال الدنيا ما يقرب ذكرته بس رحت سلامات بنت تشتدي تشدي واللجنة ایتات یا داننده نیف که نهمی کاتش در روزیانتون به چند سلام علیکم سلامتكم ان شاء الله كاسي شي لنا السلام عليكم ليه قال الله مصوبين بس ان شاء الله پرسێکی دیکەی پەیوەست بە شەقامی کوردستان و عێراقیش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەی مانگی ڕابردوو ئەنجامدرا و تا ئێستاش ئەنجامی کۆتایی ڕانەگەێنراوە بەڵکو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ماوەی 5 ڕۆژی دەستنیشان کردووە بە پرۆسەی جیاکردنەوە و بەدەست ژماردنەوەی دەنگی وێزگەتانە لێدراوەکانە و وێزگانەی کە تانیان لەسەر بووە
تاوکو ئێستا وێزگەکانی دە پارێزگا بەراوردکاریان تەواو بووە و بە تەواوەتیش هاوتان لە نێویاندا 28 وێزگەی هەولێر و 87 وێزگەی کەرکووکیش لە سەدا هاوشێوەی ئەنجامی ئەلکترۆنی بوون کە بەدەستی ژیاکراونەتەوە هیچ کێشەیەکیان نەبووە. هاوکارمان شڤان جەباری لەو بارەوە لە بەختاوە راپۆرتێکی ئامادە کردووە بابەیەکەوە بینەری بین. کاندیدا دەرنەچووەکان سکاڵیان لەسەر 1434 وێزگەی دەنگدان تۆمار کردووە و ئەنجومەنی باڵای دادوەری کۆمیسیۆنیش تەنها 68 سکاڵای پەسەند کردووە. ماوەی 5 ڕۆژە وێزگەتانە لێدراوەکان بەدەست دەنگەکانی دەژمێردرێتەوە تا ئێستاش وێزگەکانی دە پارێزگا تەواو بووە کە لە نێویاندا 28 وێزگەی هەولێر و 87 وێزگەی کەرکووک ئەنجامەکانی 100% هاوتای ئەنجامی ئەلکترۆنی بوون. جیهازەکە ئەو دەنگانی کەوا ڕاستە حسابێکا و ئەو دەنگانی کەوا پوچەڵ بۆتەوە بە هەر هۆکارێ بێتەوە باسم کرد ئەگەر 2000 مۆری کردبێ یاخود ئەگەر بێت و دەنجی دابێ بۆ 2 کاندید بەسەرەوە 2 کاندید 3 کاندید 4 کاندید ئەوە هەمووی پوچەڵە بێتەوە و سێرەکی هەنێکیان بە قەڵەمجاف خەتیان لە کاندیدەکەدا ئەوە دیسان پوچەڵە بێتەوە لەبەرەوەی ئێمە مۆرەی تایبەتمان هەیە لۆگۆی کۆمیسیۆنی پێوەیە لەبەرەوە جیهازەکە ئەو شتانی کە باسم کرد جیهازەکە حیسابێکاوە ئێمە دەستی ئێمەیتیانە. گوشارەکانی سەرکۆمیسیۆن تا دێت شەڕ دەبێتەوە بەرەی ناڕازی شیعەکان لە ئەنگرانی خۆیان و حەشدی شەعبیان بردووە تا بەردەم 2 دەرگای ناوچەی سەوز و ماوەی 12 ڕۆژە مانگرتنیان ڕاگەاندووە. ئەماش مەترسی ئەمنی بۆ سەر عێراق بەگشتی و بەغدا دروست کردووە. هەر لەو چوارچێوەشدا درەنگانی شەوی ڕابردوو چەند گول لە هاوەنێک ئاراستەی ئەو ناوەندەکرا کە لە ناوچەی سەوز پرۆسەی بەدەستژماردنەوەی دەنگەکانی تێدا ئەنجام دەدرێت بەڵام لە دەرەوەی ناوچەی سەوز کەوتنە خوارەوە کە هێزێکی ئێزگار زۆر لە ناوچەی سەوز بە تایبەتی لەو شوێنەی کە ئێستا فەرزی یەدەوی پێ دەکرێتن بڵاوی پێکراوە و ئێمە وەکو فەرماندەی هێزەکانی هاوبەش لە عێراق سەرپەرشتیاری ئەو هێزەین لەم ناوچەیە تا ئێستا دەتوانم بڵێم پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکپێک دەر هەرچەند گوشارێکی ئێزگار زۆر و دەتوانم بڵێم زۆر جار خۆتوڕەش لەسەر ئەو ناوچەیە زۆرە. هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەیمانگی ڕابردوو بەڕێوە چوو پەسەندکردنی ئەنجامەکانی تا دوای تەواوبوونی سکاڵاکان و بە دووەداچوونەکان ماوەی 20 ڕۆژی پێدەچێت. ئەمەش لە کاتێکدایە دەیان حزبی بەشدار و کاندیدی دەرنەچووی شیعەکان لە بەغدا و شارەکانی خواروی عێراق ڕژاونەتە سەر شەقەمەکان. سەرجەم ئەو گلەی گازندەیانەی کە هەن لەلایەن کاندیدە دەرنەچووەکانەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەڵێن تەنها وەڵامی ئەم ڕێکارە یاساییەمان هەیە بۆیان کە ئەویش ژماردنەوەی دەنگینی ئەو سنووقانەیە کە تانیان لەسەرە لەمە بترازێت هیچ وەڵامێکی دیکەی یاساییە نییە بۆیان. شڤان جەباری کوردستان 24 بەغدا. هەر پەیوەست بە بابەتە گەرمەکانی ڕۆژ ئەمڕۆ تەوەرێکی تایبەتمان دەستنیشان کردووە تا قسەی زیاتری لەسەر بکەین و لەگەڵ میوانێکی تایبەت پرسەکە تاوتوەکەین. لەم چەند ڕۆژەیە ئەنجامی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ڕاگەێنرا و قوتابیان ناویان لە زانکۆ و پەیمانگاکان گەڕایەوە. ڕەنگە زۆر لە قوتابیان ئەنجامەکە بە دڵیان نەبوو بێت ئەو ئەنجامە یاخود ئەوەی ئەوان ویست نەبوو بێت بەڵام بێگومان بەشێکی دیکەی ئەنجامەکان بەدڵ نییە و ڕەنگە خواستیشان لەسەر ئەو بەشە نەبێت کە بۆیان هاتوۆتەوە بەڵام نمرەکەیان ناچاری کردوون لە بەشێکی دیکە دوور لە خواستی خۆشیان درێژە بە خوێندن بدەن. ئێمە ئەمانەوێت ئەوە یاخود باس بکەین زیاتر قسەی لەسەر بکەین ئاخۆ قوتابی چی بکات بۆەوەی لەو بەشە کە وەرگیراوەتە سەرکەوتوو بێت کە ناوی گەڕاوەتەوە ئەگەر بە خواستی خۆشی نەبێت ناچارە کە لەوێ بخوێنێت بەڵام ئایا چی بکە بۆی سەرکەوتوو بێت بۆ پێی چەند ڕۆژێکی دیکە قوتابیان لە قۆناغی یەکەمی زانکۆ و پەیمانگاکانیش دەست بەدەوامەکەن ئەو ئەش بێ بشتنە ئەو بەشە بۆیە بێت بە دەروونێکی ئاسوودە خۆی بۆ ئامادە بکە و ئەگەر خواستی خۆشیان نەبێت دەتوانن قەرەبووی بکەنەوە و سەرکەوتوو بن بتوانن لەو مەجالە یاخود لەو بوارەی کە تیا وەرگیراون قاڵ ببنەوە هەوڵ بن یاخود ئەو بەشانێک کە بۆیان دیاری کراوە کە خۆشی پڕی نەکردوتەوە بەڵام دوجار ببێتە شوێنێکی باش و ببێتە سەرچاوەیەوەی کە
لە داهاتوودا لە دوایەوەی کە زانکۆی تەواو کرد سەرچاوی کارکردنی یاخود پەیداکردنی بژێویشی لەوە. هەرچەندە زۆر جار خوێندکاران خۆیان باسییان کردووە زۆر خوێندکار هەبووە باسیەوەی کردووە کە ئەو بەشێ یاخود ئەو شوێنی کە بۆی هاتوۆتەوە ببورن بەدڵی نەبووە بەڵام دواتر کە تەواوی کردووە زۆر باشتر بۆ لەوەی کە پێشووتر چاوەڕێی کردووە. ئێستا قسەی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین کە میوانداری بەڕێز دکتۆر یوسف عوسمان شارەزای دەرونی و کۆمەڵایەتیمان کردووە. دکتۆر بەخێر هاتی و بەیانیت باش. بەیانی باش بەیانیت بەخێر و خۆشی زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز. زۆر سپاس. دکتۆر یەکەم میوانی بەرنامە نوێیەکەمانیت بەخێر هاتی و خێرداریکەی لە دەستپێکی نوێ یاخود بڵین لە وەرزی نوێی کوردستان 24 بەرنامەی بەیانی 24 تو یەکەم میوانمانی. سەرەتا پیرۆزبایی ساڵیادی 6 ساڵی کەناڵە بەڕێزەکەتانەکەم و دەستخۆشی لە بەڕێز و بەرنامەی دەستپێکی ئەم 6 ساڵە زۆر سپاس بۆ ئێوە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان دەخوازم. زۆر سپاس. دکتۆر ئەزانین چەند ڕۆژێکە بابەتی گەرمی هەرێمی کوردستان یاخود بڵین هەموو ئەو ماڵانەیە کە خوێندکارێکیان هەیە لە 12 ئامادەی بەشێکیان ناویان هاتۆتەوە بەشێکیان ناویان نەهاتۆتەوە گەر بڵین لەو 128,000 تەلەبەی کە بەشدار بووە زۆربیان کێشیان هەبووە. باشە ئەگەر خوێندکارێک ئەو بەشەی کە خۆی هەڵی بژاردووە جا ئەگەر بە خراپی فۆرمەکەی پڕکرد بێتەوە یاخود کێشە لە زانکۆلاینا هەبێت حاڵەتێکی دەرونی بۆ دروست بووە خراپە. ئێستا لە سەرەتاوە باسیەوە بکەین چی بکات پێش هەموو شتێک پێشەوەی کە چارەسەری کێشەکەی بکرێت چۆن بتوانین ئەو خوێندکارە لەو دۆخە دەرونیە خراپەوە ئاسوودە بکەینەوە. کاتێ هەموو ساڵێک کاتێک تاقیکردنەوە دەست پێ دەکات و ئەنجامەکان دەرەچێت شەپۆڵێکی ناڕەزایی دەرونی و نیگەرانی هەموو قوتابیەکان و خێزانەکانەوە دەگرێتەوە. لەبەرەوەی خێزانی ئێمە فێری بڕیاردان نەبووە کە منداڵەکانیان بتوانن بڕیار بدەن و ئەو شوێنێکە حەز و ئارەزویانە ئەو شوێنە هەڵبژێرن بۆیە زۆر زار هەیە بە ناچاری ناتوانن قبوڵی ئەو شوێنە بکەن کە هاتووەتەوە ناتوانن قبوڵی ئەو نمرێش بکەن کە بۆیان دەرچووە بۆیە زۆر زارەیە ئەو ناڕەزایی و ئەو نیگەرانی و قەلەقە کاریگەری لەسەر خودی تەلەبەکە دەبێت بۆیە زۆر زارەیە توانای ئەوەی کە ناتوانێت حەز و ئارەزوەکانی خۆی بە دایک و باوکی بڵێ ڕەنگە هەر قوتابیەک هەر نمرەیەک بێنێتەوە ئەگەر حەزی لە بەشێک بێت دایک و باوک ئەو بەشیان پێناخۆش بێت بڵێ ئێمە پێمان باشا و بەشە هەڵبژێری بۆیە زۆر زەحمەتە بتوانێت ڕاهاتن لەگەڵ ئەو بەشە بکە کە ناوی لێ دەرەچێت یەک سیستەمێک هەیە ئەو سیستەمی با بڵێن نمرە و سیستەمی زانکۆلاین کە ناوەکان دەرەچێت ئەو نمرەی کە دەهێنێت ئەوە حکوم دەکات کەواتە ئەو نمرەی کە دەهێنێت لەو بەشەی کە دەرەچێت تەلەبەیەک کە کاتێک کە شەستی هەیە حەزی لە بەشی ڕاگەاندنە بەڵام نمرەکەی ئەوە قبول ناکە ئەو حەزێ لە ناخی دەمێنێتەوە ڕەنگە ڕۆژێک ڕۆژانە حەزە بێتە حەزێکی تونند و تیژ حەزێکی ناڕەزا حەزێکی ئەوەی بکات کە بێتە هۆی تێکدانی نۆتیشی هەیە حەزی لە ڕاگەاندنە دایک و باو قبوڵی ناکات بێخۆشە بچێتە بەشی ئەندازیاری کەواتە ئەو ناتوانێت نەخۆی ڕازیکە لەژێر سیستەمێکی ئەلکترۆنی کە زانکۆلاینە نە دایک و باوکی ڕازی بکە کە دایک و باوکی بەردەوام پێڵن ئێمە چاوەڕێی ئەو ڕۆژە دەکەین کە لە شوێنێکی باشوەرگیرەی ئێمە حەزمان لێبوو تۆ ئەو هەموو ماندی بوون و مامۆستای تایبەتمان بۆ گرتی بۆی بچیتە ئەو بەشە نازانێت لە بینی کامانەوە بێت بۆیە تاکێکی سەقەتی لێ دەرەچێت ئەو پرسیاری بەڕێزت زۆر جوانەکە چۆن قبوڵی کات ئەو بەشەی لێ دەرەچێت ڕەنگە کەسێک بێت بەشێکی بەدڵ نەبێت بەڵام لە دواییدا زۆر ئەکتیڤ بێت زۆر چالاک بێت ئەم چالاکی و ئەکتیڤە ڕەنگە ژمارەیان زۆر کەم بێت بۆ نمونە کاتێکە ئەحسایەکەکەی یان ڕووپێوێکەکەی لە کۆلیجی بنەڕەتی کۆلیجی پەروەردە ئەو بەشانێک کە مامۆسای لێ دەرەچێت 176 ئەڵێ من بە ڕەغبەتی خۆم نەهاتوومەتە ئێرە ئەو پیشێم بەدڵ نییە بەڵام دەرەجەکەم وای لێ کردوم کەواتە تۆ مامۆستایەک هەڵبژێری کە وەکو وەزیفە نەک وەکو پیشە نەک وەکو ڕەغبەت وەکو حەز مامۆستایەتی کە ئەڵەی پیشەیە و ئەڵەی حەزە و ئەڵەی ئارەزوە ئێمە زۆر کەم بایەخی پێدەدەین بۆیە لە مامۆستایەکی سەرکەوتوو زۆر زەحمەت دروستە بێت کەسێکی تر
زۆر بە زەحمەت لە بوارێکی جیۆلۆجی دروستە بێت من شتێکە پێ بڵم ئەوەی کە هەموو بەشەکان هەتا پەیمانگاش ئەهمیەتی خۆی گرنگی خۆی هەیە وەکو کۆلێجی پزیشکی چۆن کۆلێجی پزیشکیماناکەین زیاتر ئەمە لە ڕووی خێزانەکانەوە باسمان کرد ئایا پێت وایە ئەو سیستمی کە ئێستا بەڕێواچەی زانکۆکان و پەیمانگاکان سیستمێکی دروستە واوای کردووە کە خێزانەکان بەم دۆخەنە ئاساییەدا تێپەڕن لەگەڵ خوێندکارەکانیان یاخود بگاتەوەی کە خوێندکارێک بە حەزی خۆی نەچێتە شوێنێک پێویستی بە کۆنەرمرەیەک هەبێ یاخود هەموو ئەو گرفتانی باست کرد ئەگەڕێتەوە بۆی کە یاخود تۆ توانین بڵێ ئەمە سیستمێکی دروستە خۆی دروست ڕەنگە لە ڕووی زانستی دروست بێت بەرام لە ڕووی کۆمەڵاتی و حەز و ئارەزووی قوتابی دروست نیە بە هیچ شێوەیەکە قوتابێک هیوا و ڕغبەت ئەوەیە کە بێتە ئەندازیارێکی زۆر باش ئەندازیارێکی زۆر باش بەڵام نمرەکەی هەفتایە ئەیتر ئەمە هەتایە تۆ کەسێکی شارەزا و کەسێکی لێهاتوو بلیمە فێرکراوین هەر ئەبێ ئێمە بچینە ئەو دوو بەشە یاخود پزیشکی یان ئەندازیاری ئەگەر نافێر نەکراوین بۆ نمونە ڕاگەاندنە بەشی لەشەکانی تر کە ئێستا قسەی تۆە من شتێکی تر پێ بڵم کاتێک کە هەفتای هەیە حەزی لە ئەندازیاری ناچێتەوێ ئیتر ئەمە هەتاتە کەسێکی سەرکەوتوی لێ دەرناچێت هەیە نەهۆت و پێنجی هەیە حەزی لێ بچێتە بەشی وەرزش لەبەرەوەی هیوا و ڕغبەتی وەرزشە بچێتە ئاکادمی هونەرە جوانەکان لەبەرەوەی دەستی ڕسمی هەیە بلیمەتی مۆسیقایە یعنی ئەو نمرە بەرزە دایک و باوک و کۆمەلگا ڕێگرە لە بەردەمی ئەو نمرە بچووکەر سیستەمی ئۆنلاین ڕێگرە لە بەردەمی کەواتە لە هەردوو لە ئەوە کەسێکی ئەفەوتێت بۆ نمونە لە هەندێک وڵات سیستەمی کۆنکۆرت هەیە تۆ ئەو بەشەی کە حەزل لێ لەو بەشە ئەچی اختیبارەکەی بە هەر دەرەجەیەکت هەبێ لە وڵاتانی تر کە تۆ حەزل لە بەشێکە ئەچێ لەو بەشە تەقدیمەکەی ئیتر کە نمرەکەت قبول ناکرێت لەو شوێنە ئەچی شتێکی ترە دەکەیت بۆ نمونە کەسێک حەزی لە ڕاگەاندنە نمرەکەی قبول ناکرێت ئەچێ لە دەستگاکی ڕاگەاندن ئیش دەکات ماوەی 6 مانگ ساڵێک ئەلەوێ تەقیمی دەکەن کە ئەم کەسێکی شیاوە ئیتر نمرەی بۆ دادرن دەخەنە سەر نمرەی بە کەلۆریەکەی ئەتلەوێەوە وەردەگیرێت ئەتووە بێ سیستەمێکی وا بدۆزیەوە حەز و ئارزوی ئەو ئەوە نەبێت ئێمە زانی لە هیچ بوارێکە کادرێکی سەرکەوتومان نییە کادرێکی پیشەییمان نییە دکتۆرمان هەیە مامۆسامان هەیە ئەندازیارمان هەیە ڕاگەندکارمان هەیە فەرمانبەری شوێنەوارمان هەیە بەڵام کا ئەو کەسانی کە گۆڕانکاری لەو پیشانە دەکەن کا ئەو کەسانی کە وەکو کەسێکی داهێنەر بێ ژمارە بن لە وڵاتانی باشەکەواتە ئیشی کێ ئەو پلانەدا ڕێژێت بۆی کە ئەو کەسانە هەبن کە تۆڵی کووە ئیشی حکوومەتە ئیشی ئەو کەسانێک کە بەرپرسن لە سیستەمی قبولکردنە کە سیستەمی وەرگرتنی زانکۆیەکانە ئەوە یەکێکە لەو بەشانێک کە ئەبێ ئەو سیستەمە دابڕێژن و کەسێک کە حەز و ئارەزوای بێ خۆ ئەگەر ئەم سیستەمە دابدرێت هەرکەس بەڕغبەتی هەیە تۆ 95 هەیە بەڵام حەز لە ڕاگەاندنە تۆ کەسێک ڕێگر نەبێت دایک و باوک ئەبێ خێزانیش ئەو بڕیارە بخاتە دەست منداڵەکانی خوانەوە کەسێکی وەکو تۆش بە هەمان ڕەفیقی توێ شەستی هەیە بەڵام نمرەکەی وەرناگیرێ اختیبار دەکرێت لەو شوێنە دەستگانێک کە باوەڕ پێکراون لە شوێنێک نمرە کۆ کاتەوە دکتۆر توانێت بەرەوەیە کە خوێنکار ئەو بەشە هەڵەبژێرێت یاخود چاوی لەوەیە کە کۆنمرێکی بەرز بێنێ پزیشکە یاخود ئەندازارە بۆی سبەی ڕۆژ ئیشی کەواتە پێ دوانیە ینی ئەگەر بێوێت ئەم لە بەشێکی وەرزشی بێت لە کشت و کاڵ بێت کە ئێستا زانین جیهان چاوی کردوتە سەر کشت و کاڵ و پیشەسازی و بازرگانی و ئەم بەشانەش ئێمە هەمانە ئایا بۆچی دەرچووی ئەو بەشانە یاخود بۆ خوێنکار تمۆحیەوەی نییە بچێت ئەو شوێنانە پڕکاتەوە دەرچووی ئەو بەشانە بۆ هەلی کاریان نییە ئەمانە بە چی چارەسەرەکرێن گوێم لە دایک و باوکێک بوو ئەیوت بڕۆ بەشی ئەندازیە هەندەسەی نەوت لەبەرەوەی دوا ڕۆژی کوردستان هەمووی نەوتە یەکی تر ئەیوت بڕۆ بەشی ئایتی لەبەرەوەی هەمومان کۆمپیوتەر وشتوا بەکاردێن کەواتە دایک و باوک بیرەوە دەکاتەوە کامەی بازاری کار هەڵی کار دروست دەکات هەڵی کار دروست دەکات بازاری کار دروست دەکات خۆت و دایک و باوک بیرەوە دەکاتەوە دێ مناڵەکەم لە بەشی جیۆلۆجی دەخوێنێ لە بەشی شوێنەوارناسی دەخوێنە لە هیچ شوێنەکە وەری ناگرن لە هیچ شوێنەکە ناتوانێت دابمەزرێ شوێنەوار کەسێک دەرچوو شوێنەوار بێ بە کەلۆریۆسی وەکو کۆلیجی پزیشکی و ئەندازیاری لە نە ڕێکخراوەکان وەریەگرن و نە
کۆمپانیەکان و نە شوێنێکی تر وەریەگری کەواتە تۆ ئەبێ بازاری کار بۆ ئەو بڕوانەمانە دروستکەی کاتێک کە تۆ قبولی دەکەی ئەوە وەکو حکوومەت کاتێک کە تۆ لە شوێنەکە قبولی دەکەی دەیکەیتەوە ئەبێ بازاری کاریشی بۆ پەیدا بکەیت کاتێک کە تۆ شتێک دەکەی ئەبێ داهاتی ئەو بەشەش لەبەرچاو بگریت بۆیە زۆر زار هەیە سیاسەتی دیداکتیکە لە خوێندن ئەوەیە اقتصادیاتی تعلیم تۆ چەند لە کەسێک سەرفەکەی بۆ نمونە قوتابیەک لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تا شەشی ئامادەیەوە هەر تەلەبەیەکەوە $23,600 $23,600 لەسەر حکوومەت تەکلیفەکە کاتێککە دەردەچێت مادەی ئەوەی کە دایک و باوک مەسرەفی لێ کردووە مادەی ئەوەی کە لە کۆلیجی شەبێ تو ئەگە بازاری کاری بۆ پەیدانەکەی ناچێتە ئەو شوێنە ئەو کەسە ناچێتە ئەو شوێنە بۆچی ئەچێتە ئەو شوێنە ئێستا خەڵک هەمووی ئەچێتە لە ئەندازیاری ئەچێتە ئەندازیاری چی ئەچێتە ئەندازیاری نەوت ئەچێتە ئایتی لە بەرەوەی سەردەمانێک ئەمە بەناوبار لە کاتێکا شوێنیش هەیە تا ئێستا بۆ نمونە یەک کەسیتیانە دەرچووی ئەو بەشە بێ بۆ نمونە بیستوتە لە منتیقە سنایەکە کەسێک بەش یاخود پیشەیەکانی تەواو کرد بێ ئامادەی بازرگانی یاخود بڵێن ئەو شوێنانەی کە بازرگانی تایە دەرچووی ئەو بەشانەی تیاابێ یاخود لە شوێنێکی دیکە لە هەرێمی کوردستان هەموو ئەو پیشیانەی کە هەیە تایە بووە کە کەسێک دەرچووی و بەشەبێت لە کاتێکە وڵاتێکی وەکو سوئیسرا بۆ نمونە کەسێک گەگەر بوێ بچێتە دوکانێکی پیشەیەوە ئیش بکات دەلاکی بکات لە هەمان کاتە ئەگەر بێت و بخوێنێت لەو بەشە بەڵام بشتێک کار بکات هەم کولفەی خوێندنەکەی بۆ کەمەکرێتەوە لەو لاشەوە بڕێک پارەشی دەستەکەوێت ینی ئایا ئەمانە چۆن ئەتوانین بگەین بەو ئاستە کوردستان لەکوێ ئەوەیە مەبەستی ئێمە ئەوەیە تۆگە کۆمەلگاکی پیشەیی بکەیتەوە ئەو کۆمەلگای پیشە ینی کادیرێکی ناوەند دروستکەی ئەو کادیرە ئەو وڵات بەڕێوە دەبات چونکە کاتێک کە تۆ بازرگانی دەکەیتەوە بە هەموو بەشەکانیەوە یان بەشی پیشەسازی دەکەیتەوە کابراک دەچێت دوکانی فیتەری دەکاتەوە دوکانی ڕوونگۆڕی دەکاتەوە تۆ لەو بەشە بە ئەکادیمی فێری دەکەی ئەخوێنێ بڕوانامەیەکی هەیە لەوێ لەژێر دەستی مامۆستایانی پسپۆر دەرەچێت چێ دوکانێکە کاتەوە ئەتر حکوومەت ئەو دەرفەتەی بۆ دەدا کاتێک کە دوکانێکی فیتەری دەکاتەوە وەکوتت جوانکاری دوکانی جوانکاری دەکاتەوە هەتا بە زمانی بازار شۆپینگێک دەکاتەوە کڕین و فرۆشتنی دەکاتەوە دکتۆر بۆ نمونە خوێندکارمان هەیە لە بەشە پیشەییەکان من ماوەیەک لەمەوە پێژانی ئەگەڕام بۆی یەک شێوەی مەکتەبەیەکم بەدڵ بوو کە خۆم کێشا بووم چەند شوێن چوم ئێستش کەس نەی ئەتوانی دروستیکە لە کاتێکا لەوانەیە خوێندکار هەبێ ئەگەر خۆشیان هەوڵ بن بیانوێت کولفەیەکی کەمیشی تێچێت ئەو بەشە بکەنەوە ئیتر پێویست ناکە کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئەبێتەوە کات ئەمە گەورەترین کێشەی حکوومەتە کە تۆ پرسیارە ئەەکەی پشتگوێ خستنی بەشی پیشەییەکان کاتی خۆی ساڵانی هەفتاهەشتایەکان کە ئێمە تەلەبە بووین زۆربەی تەلەبەکان ناچوونە ئامادەی هەمووی ئەچوونە ئەو بەشانەی کەوە پێوترێ بەشی کشت و کاڵ پیشەسازی لە کشت و کاڵ بەشی دەواجینی هەبوو بەشی چاندنی هەبوو بەشی نەخۆشیەکانی هەبوو مەحەلی بەیتەرە هەبوو ئیتر بەشی بازرگانی پیشەسازی هەموو بەشەکان هەتە بەشی مامۆستایش ئەچوونە ئەو بەشانە زۆربەی ئەوانە کادیری بەتوانابوون کەسانێکی بەتوانابوون لە ڕووی کشت و کاڵە و لە ڕووی پیشەسازیەوە بڕوانامەیان هەبوو کاتێک کە ئۆتۆمبیلە کەسێکەوە بوو وەکو تۆ دەڵێ من ئەمەوێت دیکۆرێک دروستکەم ئەچمە لای کەسێکی ئەکادمی کە دارتاشە دوکانێکی هەیە حکوومەت دامی دەکات ئەمە باشترین شتە کە وڵات بەرەو پێشەوە دەبات خۆ ئەتوو ئەو کەسانێک کە بڕوانامەی بەرزیان هەیە ناتوانن بێنە مەیدان کەسێک کە دکتۆرای هەیە کەسێک کە لە شوێنێکی بەرزە لە زانکۆیەکان دەرسەڵێتەوە ناتوانێت بێتە مەیدان بەڵام کەسێک دەرچووی پیشەسازی بەشی کارەبایە ئەو بەسەر عمودەکان دەکەوێت و بەسەر محەویلەکانەکەوێت و محەتات دادەنێ و محەتات دەبەستێت ئەوانی تر ئەکادیمین دکتۆر بەگوێرەی و ئەزمونەی کە خۆت بەڕێت کردووە ئێستا چی بکرێت من یەکشتەوەیە کە سیاسەتی خوێندن سیاسەتی بەرەو پێشبردننی وڵات بە سیاسەتی پۆلۆتەکنیکی دەبێت ئێمە ئەندازیارێکی کارەبامان هەیە بڕوانامێکی بەرزی هەیە لە کارەبا یعنی لە ڕووی ئەکادیمی و پرۆفشناڵە بەڵام ناتوانێت محەویلەیەکی کارەبا بەستێ لە بەرەوەی مەدانی نەبووە لە کاتێک لەوانەیە وەستایەکەنی خوێندەوە کابراکی نەخوێندەوە جیرفانی هەمووی دەڕنافی سوپلایسا ئەچێتە سەر محەتە ئەو کاربایە دەبەستێ ئێمە دەمانەوێت
خبرەی پیشەی ئەم نەخوێندەوەرە لەگەڵ خبرەی ئەکادمی ئەمانە بکەینە یەک زەلا بکەینە یەک کەس ئەو ئەندازیارە بچێتە سەر ئەو کەسانە ئەمە لە ڕێگای چیەوە بێت لە ڕێگای ئەوە بێت کە چۆن کۆی سیستەمی وەرگرتن و خوێندن و ڕغبەتی تەلەبە زیادکەین لەسەر ئەو شتانە ئەوەی کە دایک و باوک هەر لە منداڵیەوە مناڵەکەی حەزەکە بچێتە کۆلێجی پزیشکی حەزیشی لە پزیشکی نییە ئافرەتی وا هەبووە خوێنی بینیوە لە خۆ چووە ئێستا چۆتە بەشی پزیشکی بەشی شتیتر ئەمە چۆن لەگەڵ حەزو ئارەزوی ئەو دەگونجێ ناگونجێ تەنها ئەوەیە کە ناوەکە بەدەستدێنە و ڕغبەتی دایک و باوکی ئەهێنێتە لەوەک هیچ شتێکتر لەو پزیشکە بەرەو پێشەوەی نابە ناتوانێت سەرکەوتن بۆی دکتۆر بگاتەوەی ڕۆژێک هەرێمی کوردستانیش لە ئاستی وڵاتە پێشکەوتوانە بێ و زۆر سپاس ئەگەر دەمانەوێت وڵاتمان پێشکەوێ کوردستانمان وەکو وڵاتانی باسەکەی سویسرا شتیوا بێ زۆر بایەق بە و پیشانە بدرێت کە پێی دەوترێت کادیری ناوەند کادیری وەسەد لە پیشەی یەکانەوە بدرێ هەموو کەس شتێکی تر نەبێت زۆر سپاس بۆی کەمڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ سەرکەوتون. لە پرۆگرامی بەیانی 24 زیاتر گرنگی بە هەواڵە هوەری و وەزانستی و هەمە ڕەنگەکان و جیهانی تەکنەلۆژیاش دەدەین چونکە بمانەوێت نەمانەزانی ئێستا تەکنەلۆژیا بۆ بە بەشێکی تەواوی ژیانمان. 4 شێوەکاری کورد پێشەنگایەکی تایبەتی شێوەکاری بە ستایلی ئەبستراکت لە هەولێرەکەنەوە هەر کام لەو هوەرمەندانە بە ڕێگەی ڕنگ و هوەری شێوەکاری پەیام و بیرکردنەوەی تایبەتی کۆمەڵگا باسەکەن. ئەو شێوەکاراناڵێن کە ئەم ستایلە شێوەکاریە لە کوردستان نوێیە وەکەمتر شێوەکار بەم ستایلە پەیام و بیرۆکەی هوەری خۆی لەسەر تابلۆ و بە ڕەنگەکان نیشانێت. پێشەنگا ماوەی 1 مانگ لە گەلەری ئارس لە هەولێر کرایەوە و با بێکۆبینەری بین. بەیەکەوە باسی تابلۆکانی دەکەین. شەماڵ لە منداڵیەوە کاری شێوەکاری دەکات و چەندین ساڵە بەم ستایلی شێوەکاری کە لە هوەری شێوەکاری پێی دەڵێن ئابستراکت بیرۆکەی خۆی دەکێشێتەوە. باسی هەڵبژاردننی ڕنگ دەکات لە سێکاری خۆی کە بۆ ئەم پێشەنگایە ئامادەی کردوە. شەماڵ دەڵێ شێوەکاری کورد دەبێت بە شێوە ڕنگ پەیام و بیرۆکەی خۆی دەربخات بۆ بینەرەکەی. ئیشی هوەری هەموو کات پەیامی هەیە بەڵامی تر دەوەسێتە سەرەوەی کە هونەرمەندەکە چۆن ئەو فکرەیەدا دەڕێژێت چۆن بابەتێک ئاماداکە بۆ بینین کە بینەر چێژی لێوەربگرێت چ لە ڕووی ناوەڕۆکەوە چ لە ڕووی فۆرم و شکڵەوە بۆیە ئیتر ئەوەسێتە سەر شێوازی ئیشکردنی هونەرمەندەکە کە چۆن لەگەڵ کەرەستە و ڕنگ و بابەت و ئەوانەیە تەعامولەکات. تابلۆکانی باڵا هەڵگری پەیامێکە بۆ ڕەوتەکانی کۆمەڵگا بەرامبەر بەشنان. باڵام خانمە شێوەکارە لە ساڵی 2010ەوە کاری شێوەکاری دەست پێکرۆ خولیای ستایلی ئەبستراکتە. بە تێکەڵکێشکردنی ئەفسانەکانی جیهانی و کللتورەکانی ناو کۆمەڵگا پەیامی خۆی بەم جۆرە نیشان دەدات. دەکرێت هەڵگری پێیان بێ بە تەئکید دوجار تۆک و هونەرمەندی قساکەی بەڵام قسەکانی تۆ لە ڕێی ڕنگ و تابلۆ و فۆرمەوەیە و بەڵام دەشکرێ پەیامیشی نەبێت. بەس ئێستاگە من لەسەری شەکانی خۆم قسە بکەم من زۆر جار ستایلێکی بۆ جۆرە ئیش دەکەم هەم پەیامیشی تێدایە هەمیش تێکەڵەیەکە لە ستایلێکی دیکۆرەتیڤ یاخود زۆر جار ئابستراکت هەیە و تعبیریشە لە هەمان کاتدا. بۆ نمونە ئەمن ساڵانێکە لە ڕێ ئەوەی کە ئێمە لە ناو کۆمەڵگایە ژین وەکو هونەرمەند ئەبێ بەرپرسیارەتیمان هەبێت لەو شتانەی کە دەگوزێرێنەوە کۆمەڵگایە لەو شتانەی کە بۆ نمونە زۆر جار دێتە ڕێگەت ناتوانانی بەسەریا باز بدەیت. پێشانگایکی هاوبەشی 4 شێوەکاری کورد بە ناوەڕۆک و پەیام و بیرۆکەی جیاواز بە ستایلی ئەبستراکت لە هەولێر بۆ ماوەی 1 مانگ کراوەتەوە. هەرچەندە ئەبستراکت وەک ستایلێکی شێوەکاری لە کوردستان نوێیە بەڵام ستایلێکە لە شێوەکاری و بە گوتەی شێوەکاران ڕەنگەکان لە تابلۆکان هەست و بیرۆکەی شێوەکار نیشان دەدات و لەم ستایلە هەر شتێک دەتوانێت مانایەکی هونەری هەبێ. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر.
چەند قوتابێکی بەشی ئەندازیاری لە زانکۆی ئەمریکی سلێمانی ئۆتۆمبیلی ئۆفۆردیان دروست کردووە بە مەبەستیەوەی لە ناوچە گەشتیارەکاندا بەکاربهێنرێت. ئامانجیشیانە لە دوای تەواوکردنی پرۆسی خوێندن لە ڕێگەم پرۆژێەوە جگە لە ڕخساندنی هەلی کار بۆ خۆیان و دەستی کار گرنگی زیاتر بە ناوچە گەشتیارەکانی کوردستانیش بدەن. هەرڵێن خوێندکاران هیچ ناکەن ئەوەتە وردە وردە ڕۆژ دوای ڕۆژ خوێندکارانیش خۆیان دەکەونەوەی کە پرۆژێ خۆیان هەبێت و داهاتووشیان لەسەر ئەو پرۆژانە هەڵچنن. ئێمە وەکو خوێندکارانی بەشی ئەندازیاری و زە و میکانیکی ساڵی ئەخیرمانە محاولەمان کرد ئەو معلوماتانی کە لە 4 ساڵی پرۆگرامەکەی فێربووین بە شێوەیەکی پراکتیکی جێبەجێ بکەین. لەبەر ئەوە دەستمان کرد بە دیزاینکردنی بە دوو بەش، دەستمان کرد بە دیزاینکردنی ئەم سیارەی بینن کە پێوتێت دوونبەگی بۆ مەبەستی سپۆرتی ئۆفرۆد بەکارهێنرێ. جامەوەکو نمونەیە توانرێ بەکارهێنرێ بۆ ئەوی لە دوا ڕۆژە ئێمە خۆمان وەکو کە گراجویتمان کردیان کە تەخەڕوجمان کرد توانین بەکاری بێنین بۆ ئەوەی کە پەری پێبین و سیاری باشتری لە دروستکەین بۆ پەرەپێدانی بەشی گەشتیاری بێ لە کوردستان یاخۆتەر بۆ ئەوە بێکە پەرەبین بە توانای ئەو ئەندازیارە گەنجانی کە تازە لە جامعەکەوە تەخەڕوجەکەن. I'm so excited to talk about our program. زۆر خۆشحاڵم کە دەتوانم باسی پرۆگرامەکەمان بکەم. ئەوەی ئێمە بەستمانە ئەوەیە دەرچوانمان ئامادە بکەین کە ڕوبەڕووی کێشە ڕاستەقینەکان ببنەوە لە دنیای ڕاستەقینەدا. لەبەر ئەوە ئێمە لێرە بە درێژایی چەندین ساڵ کارمان بۆ ئەو زانستە کردووە کە خوێندکاران پێویستیان پێێتی بۆ چارەسەرکردنی گفتەکانیان. ئەم ئۆتۆمبیلە کە ئێوە دەیبینن نمونەیەکە کە ئەو دەرفەتەی ڕەخساندووە کە خوێندکاران بتوانن بەکردداری ڕوبەڕووی ئەو کێشانە ببنەوە کە دێتە سەرڕێیان. ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە لە عێراق بابزانین چۆن پرۆسی خوێندن دەست پێکاتەوە بۆ مەبەستەش پامنەرمان شڤان جەباری لە بەختەوە لەگەڵمانە بێت. شڤان سڵاو لێ بێ و بەیانیت باش یەکەم پامنەری کە لە بەرنامەی بەیانی 24 لەگەڵمانەبی بەیانی باشێکی گەرمە لە یەکەم و پێشم بڵێ خوێندنی ناوپۆل لە عێراق دەستی پێکردۆتەوە تا چەند گرنگی با ڕێکارە تەندروستیەکان درراوە پێش هەموو شتێک. بەڵێ ئاژە بانی تۆ بینەرانی کوردستان 24 باش سپاس بۆ تۆش. دیارە بەگشتی یعنی وەزارەتی پەروەردە پێشووتر بڕیاری دابوو کە لێژی 11 سەرجە قوتابخانەکانی عێراق بکرێتەوە بۆ خوێندنی ساڵی 2022 بەڵام خرای ئەمڕۆکە دووشەمەی واوکات لەگەڵەوەی ئامێژە بۆ شتم بکەم کۆمەڵێک ڕێکاری تەندروستی زۆرتون گیراوەتە بەر واوکات کۆمەڵێک ڕێنمایی زۆرتون دێ لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقەوە تابیان کەمترین یاخود هەر زیانی کڕۆنیان بەرنەکەوێت وانم بۆ سەکردنی زیاتری سەر لە قوتابخانەی حەریری سەرتای لە قوتابخانەیە دیارە وەکو قوتابخانەیەکی نمونەیە ژێرا تاکوتەرن زەنگی نوێی ساڵی نوێ دەست پێ بکاتەوە منەسبە لای بەڕێوەری قوتابخانەکەەوە دێنم مرحبا حنان قرات كردستان 24
عام دراسي جديده مبروك عليكم ان شاء الله. بشكل عام احكي لنا على التفاصيل هاي الحقيقه في هذا اليوم الجميل اللي نبدا الساعات الاولى والدقائق بل الدقائق الاولى من عام الدراسي عام 2021 عام 2022 بعد انقطاع دام لعامين، انقطاع التلاميذ عن صفوفهم عن معلماتهم عن مدرستهم بصورة عامة. وتعرف سببت جائحة كورونا تأثير سلبي على تلاميذنا الأعزاء وخاصة في أعمار الابتدائية، حيث اتجهنا إلى التعليم الإلكتروني. والتعليم الإلكتروني كما تعرف ليس مجرد هو مكمل للتعليم الحضوري. والحقيقة تشوف حضرتك تشوف فرحة الأولياء الأمور، فرحة التلاميذ، ما مصدقين بعودتهم إلى صفوفهم وإلى كتبهم. ونسأل الله أن يرفع هذا الوباء عنا بالكامل وأن يرجعون أولادنا الأعزاء إلى صفوفهم الدراسية. بشكل عام حول يعني قرارات وزارة التربية على موضوع الوباء. احنا وزارة التربية تصدر لنا تعليمات بصورة مستمرة آنية وسريعة اللي كلها الصب في مصلحة الطالب وسلامته من الوباء. فأعطتنا عدة توصيات وعدة إجراءات على إدارات المدارس الالتزام بها من حيث نظافة الصفوف، من حيث متابعة التلميذ لا سامح الله إذا كان ما عنده وعكة صحية، إضافة إلى متابعة المعلمات الهيئة التعليمية والتدريسية اللي مملقحين. فلازم اكو هنالك بعض المعلمين عندهم امراض، الحمد لله احنا مدرستنا كامل اللقاح، لكن هناك مدارس اكو معلمات لان عندهم وباء معين، عندهم مرض معين يتعارض مع التلقيح، لكن نقوم في نوجههم باخذ مسحات يوميا. بله هاجا انا اجربكم يعني اوبر يا تندرس يعني كتندرتون لان وزارتي بيرودي حكومتي العراقيه ذات الجهد لسرا كانوا برابر قطاع خان لا حتى نتنا شهر دوامي اسايكن واوقات كومالك بريادي كردر شبوك يعني ككوتون هلا يكي سرتاي وتا شواري سرتاي وانا عبور يعني واتا بداوي كان امتحان كانوا تحقيق ابن كان انجام دان اوان بابلين اصلا بوليش نيو اللي قالوا الشاب كومال ريكاري ديك جيرا وتبر ودن برجلا وقتا يعني ك بابلين لا يكي ناوندي وتاوكو شي دواناونديا واوقات امان كومال بريان بوي كده اتصال من بدي شغرفت برای بشكل لا تشاچي فيروس كورونا دا بنيه. بله سپاس شپانجباری که راست خو لبخته لگلمان بوش سپاس بوتو. لگل بردوامی 26مین کنفرانسی کشوهوای نتوی گرتوکان هنرمند و چالاکوانانی بواری جینگا لرگی جوازوا لهوشیارکردنەوەی خەڵکی لەلایەک و گوشارخستنە سەر بەشداربووانی کۆنفرانسەکەش لەلایەکی کەەوە بەردەوامن بۆی بڕیارێکی چارەنووساس لە داهاتووی ژینگەی گوی زەوی بن. هونەرمەندێکی ئەڵمانی بە تەل و ئاسن شێوەیەکی گوی زەوی دروست کردووە و چۆتە ناو گۆکەوە و بە 3 مانگ لە ئەڵمانیاوە خۆی گەیاندۆتە شاری گلاسکۆ لە سکۆتلاند و ئەو هونەرمەنداڵێ ئەمەوێ هەمووان بزانن ئەگەر بڕیارێکی دروست نەدەین خۆمان و گۆی زەویش لە ناوە بین لە بەرۆیە زانرێک کە ئێستا چ مەترسێکی گەورە لەسەر گۆی زەویە. هونەرمەندێکی ئەڵمانی تۆپێکی بە تەل و ئاسن دروست کردووە کە لە شێوەی گۆی زەویە چۆتە ناو تۆپە ئاسنەکە و لە شاری بۆن لە ئەڵمانیاوە خۆی گەیاندووەتە شاری گلاسگۆ لە سکۆتلەندا. ئارن درۆسێڵ 3 مانگ لەمەوبەر شاری بۆنی بەجێهێشتووە. مەبەستی بووە بۆ ڕۆژی بەڕێوەچوونی کۆنفرانسی کەشوهەوا خۆی بگەێنێتە بەردەم ئەو باڵەخانەی سەرکردەی وڵاتانی جیهان تێیدا کۆبوونەتەوە. ئێمە دەتوانین پێکەوە داهاتوویەکی هاوبەش و باشمان هەبێت ئەگەر هەر کەسە لە شوێنی خۆیەوە بەڵێنی ئەوە بدات کار بۆ داهاتوویەکی باش بکات. مەبەستم ئەوەیە بۆ داهاتووی منداڵەکانمان و زەوی دایک بۆ گەیاندنی ئەم پەیامە شارە و شار و وڵات بە وڵات گەڕاوم. خەڵکی سکۆتلەند و ئێرلند زۆر دڵخۆش بوون بەم کارم هەنیاندا زۆر جار بۆ نانی ئێوارە داوەتیان کردو. کێشی ئەو گۆیی دروستی کردووە 160 کیلۆگرامە زیاتر لە 1500 کیلۆمەتری بڕیوە بۆەوەی سەرنجی خەڵک و میدیاکان ڕابکێشێت و پێیان بڵێت چ مەترسیەک چاوەڕێی داهاتووی ئەم هەسارەیە دەکات. ڕۆژانە دەبوو دەستکاری بکەم هەندێک جار تێک دەچوو
چاکم دەکردەوە. ئەمەش شتێکی ئاساییە وەک ژیانی خۆمان کە بەردەوام پێویستمان بە ڕاستکردنەوەی هەڵەکانمانە. ئێستاش زەوی پێویستی بەوەیە ئەو هەڵە و کارە خراپانەی بەرامبەر ژینگە کردومانە چاکیان بکەینەوە. داهاتووی هەمومان پەیوەستە پێکەوە. دەبێ هەمومان پێکەوە کار بۆ پاراستنی بکەین. ئەمەش کارێکە زۆری دەوێت. گەشتەکەی منیش 3 مانگی خایەت. 26مین کۆنفرانسی کەشوهەوای نەتەوە یەکگرتووەکان COP26 تا 12 تشرینی دووەم و بۆ 2 هەفتە بەردەوام دەبێت. جیا لە خۆپیشاندان هونەرمەندان و چالاکوانانی بواری ژینگە بە ڕێگەی جیاواز دەیانەوێت گوشار بخەنە سەر سەرکردەی وڵاتان وەوەی بڕیارێکی یەکلاکەرەوە لەبارەی داهاتووی هەسارەی زەویەوە بدەن. بۆ ماوەی چەند ساڵێکە کۆمپانیای ئەپڵ لە پلەی یەکەمە وە گرانبەهاترین کۆمپانیای جیهانە بە داهاتی زیاتر لە 2 تریلیۆن دۆلار. لەم مانگە دواییدا یاخود لە مانگەدا دوای ئاشکراکردنی داهاتی چارەگی سێمی 2021 ئەپڵ هاتە پلەی دووەم وە کۆمپانیای مایکرۆسۆفت شوێنی یەکرێتەوە بە داهاتی 2.49 تریلیۆن دۆلار. مایکرۆسۆفت بە پێش کۆمپانیای ئەپڵ دەکەوێتەوە وەکو گرانبەهاترین کۆمپانیای جیهان. دوایەوەی لە هەفتەی ڕابردوو ئەپڵ ڕایگەیاند چارەگی سێمی ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو گەشەیەکی گەورەی ئابووری کردووە. بەڵام بەگشتی 6 ملیار دۆلاریان لەدەست داوە بە پێچەوانەی مایکرۆسۆفت بەهۆی بەرنامەکانی ئۆفیس و سیستەمی ویندۆزەوە داهاتەکەیان بەرچاو زیادی کردووە. مایکرۆسۆفت ئێستا خاوەنی 2.49 تریلیۆن دۆلارە، کۆمپانیای ئەپڵ خاوەنی 2.4 تریلیۆن دۆلارە. بەپێی ماڵپەڕی CNBC بێ ئەمە یەکەم جار نییە مایکرۆسۆفت بە پێش ئەپڵ دەکەوێتەوە. لە ساڵی 2010 بە ماوەی چەند ڕۆژێک بە پێش ئەپڵ کەوتەوە. لە هاوینی 2020 بۆ ماوەی چەند هەفتەیەک لە پێش کۆمپانیای ئەپڵ هات. تەنانەت کۆمپانی ئەڵفابێت کۆمپانیای دایک بۆ گوگل توانی لە 2016 پێش کۆمپانیای ئەپڵ بکەوێتەوە. گرنگجیدان بەوەی کە ئەپڵ وەکو گرانبەهاترین و گەورەترین کۆمپانیای جیهان بۆ ئەوە دەگڕێتەوە ئەپڵ یەکەم کۆمپانیای ئەمریکیە بتوانێت بەهاکەی بۆ 1 تریلیۆن دۆلار بەرز بکاتەوە لە 2018. دوای 2 ساڵ لە 2020 هەر یەکەم کۆمپانیا بوو بتوانێت داهاتەکەی بەرز بکات بۆ 2 تریلیۆن دۆلار و پێشبینی دەکرێت لە ساڵی داهاتوو گەر ئەپڵ هاوشێوەی مێتای فەیسبوک بێتە ناو جیهانی چاویلگەی زیرەک ببێتەوە یەکەم کۆمپانیای ئەمریکی داهاتەکەی بۆ 3 تریلیۆن دۆلار بەرز بکاتەوە. بەرنامەی بەیانی 24 دووبارە ئاماژەی پێکەمەوە کە گرنگی بە چلایەنێک هەدات وەکو لە سەرەتاشەوە باسم کرد تەکنەلۆژیایەوە بابەتی هونەریە زانستیە چونکە ئێستا زانین کە بەشێکی ژیانی جیهان هەر کەسێک و مرۆڤایەتی هەمووی بەسراوەتەوە بە تەکنەلۆژیا و سۆشیال میدیا بەگشتی هەموو ئەمانە بێتە بەشێکی بەرنمەکەی ئێمەش کە گرنگی پێین و ئەو بابەتانەی کە زۆر دەنگەداتەوە لە ناو سۆشیال میدیادا ئێمە باسی لەسەرەکەین بەیەکەوە بینەریە بین وەک چۆن یوتیوبەرێکی کوێتی بە ناوی ئەبوو فلەتوانی لە یەک بەخشی ڕاستەوخۆ بە هاوکاری و $1 ملیۆن هاوکاری خێرخوازی کۆ کردەوە کە ئەم یوتیوبەرە توانی لە ڕێی کارەکەیەوە ئەو کارە گەورە خێرخوازیە بکات. مع المفوضية الأمم المتحدة لشؤون اللاجئين UNHCR اعتمدنا المشروع الخيري هذا لأن يا جماعة أخواننا وأشقائنا يحتاجون. إحنا في الخليج نحب الشتاء كثير لأن الصيف يكون جدا حار، في الشتاء يكون الجو جميل. سوريا أو أردن أو لبنان أو تركيا أو عراق أو مصر أو يمن. تخيل معي يا عزيزي وعزيز المشاهدة أن هم في مدار أبو فلا خواني يكيكا لجورترين چنالەکانی يوتيوب لە جیهانە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ژمارەی سبسکرایبەکانی گەیشتە 20 ملیۆن سبسکرایبەر. ئەبوو فلە ناوی تەواوی خۆی حەسەن سلێمانە، خەڵکی وڵاتی کوێیتەوە و تەمەنی 24 ساڵە. لە لایڤ ئەستریمێکی 28 کاتژمێری توانی ملیۆنێک دۆلار کۆبکاتەوە بۆ هاوکاریکردنی ئەو خێزانانەی لە وەرزی زستان پێویستیان پێبێت بە تایبەت خێزانە کۆچبەرەکان.
ربيع ترى معلق ربيع هو اكثر حاليا هو 53,000 دولار بارك. جزاك الله الف خير على $1000. ربي يجعلها في ميزان حسناتك، ربي يزيدك ويزيدك يا رب، ربي يبعدك عن العلامات الصفراء من مقاطعك، ربي يزيد لك السبونسرات يا رب، ربي يوفقك يا رب ويسر امرك ويزيد طاعتك لربك ويخليك اي باب خير قدامك وما يستطيع. بابەتێکی دیکەمان جیا لە سوشال میدیا و کاری ئەو یوتیوبەرانە کە زۆر جار ئەوان بۆ کارەکەن داهاتیان بۆ خۆیان دەست بکەوێت، بەڵام ئەم یوتیوبەرە کارەکەی جیاواز بوو ویستی لەو ڕێگەیەوە بڕێکی زۆر پارە کۆ بکاتەوە بیکات بە کاری خێرخوازی. بێنە سەر بابەتی فیلم و یاخود جیهانی موڤی. کەلفەرد سەگە سوورە گەورەکان نوێترین فیلمی لایف ئەکشنە واتە ئەنیمەیشن و وێنەی ڕاستەقینە بڕیارە چەند هەفتەی داهاتووشدا نمایش بکرێت. But there is magic all around us. There are times it can be hard to find. Did you bring your garbage to school? کچێک دەکەوێتە خۆشەویستی لەگەڵ سەگێکی بچووکی سوور بە ناوی گەلفەر، بەڵام لە ناکاو گەورە ئەبێت و ئەبێتە سەگێکی زۆر زەبەلاح. واڵبەیکەر کاری دەرهێنانی بۆ کردووە بڕیارە لە چەند هەفتەی داهاتووشدا نمایش بکرێت. On how much you love him. I wish big and strong and the world couldn't hurt us. Clifford? Uncle Casey! Oh no, we're gonna be late for school. About the dog? Clifford, be a good boy and drop it. Ew, bless you. Shouldn't we try to hide him or something? It's New York. No one will even notice. Pizza. Just a big. Whew. Why don't we get you on the scale here, bud? I'm just gonna write heavy. یەکەم پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن بۆ هیوایم کە جێی دڵخۆشی ئێوە بوو بێت و هەموو ڕۆژەکانی کەش بەردەوامە بین لەگەڵ ئێوە بۆ بڕگە و بابەتانی کە بۆمان ئامادەکردون، جا سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ، زانستی بێ، تەکنەلۆژیا بێ، وەکووتم هەموو ئەوانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئێمەوە هەیە. بێگومان هەموو کاتەکانی دیکە لەگەڵ من و هاوکار ئێم سۆڤان فەرمان ڕۆژەکانی دیکەش لەگەڵ تانابین بە هیوایەوەی کە ڕۆژێکی باش وە پڕ وزە بەڕێ بکەن. تەسبەی نەدەینە وڵاتان هەر شاد بن. مەڵاو.